أي رقيب. ئەی ڕەقیب بەڵێ ئەی وەکو ئەوەی دیکەیان هەر کوردین و هەر کوردە بین ئەو دوانە هەر خواستیان زۆر لەسەرە. کاتێ ڕێتەکەوێتە ناو بازاری سلێمانیەوە ژمارەیەک لە موزیسیانە بینیت کە لەسەر شەقامەکان موزیکە ژەنن ئەمانە لە ئێسادا بەهۆی ئەو دۆخی هەیە لە کوردستان و لە ڕۆژئاوا سرودە نیشتیمانیەکانە ژەن بۆی مەخواستی زۆی دووسێ لای ئەو هاوڵاتیان لێرە یەکێک لەو موزیسیانایی لێکە لەبەردەی سەرایە سڵاوی لێ بێم کاتەوە باش تو باشی؟ تا چەندێک خواست لەسەر سرودە نیشتیمانیەکان هەیە ئێستا بە بۆنەی ئەو شەڕ و کێشەی ڕۆژاواوە ئێستا زۆر خەڵک پاڵپشتی لە سرودە نیشتیمانیەکان دەکەن ئێستا یعنی کامیان زۆر خواستی لەسرە کام سرودەیان ئەی رقیب ئەی ڕەقیب بەڵێ ئەی وەکو ئەوەی دیکەیان هەر کوردین و هەر کوردە بین ئەو دوانە هەر خواستیان زۆر لەسەرە بەس ئەی رقیب زیاتر بۆ خەڵک ئێستا کاتێک ئەو سرودانە ژەنی بە کەمانەکە و زۆر ئەوەسن بەدەورتەوە بەڵێ زۆر ئەوەسن ئێستا یعنی ئیش و کارەکەشمان باشتر بووە باشتر بووە بەڵێ لەسەرەوە واتە ئەم دۆخەوای کردووە کە ئیشوکاریەوە باشتر بێ بەڵێ باشتر بێ تۆ خەڵکی شوێیت من خەڵکی سەردەشتم سەردەشت دەمێکە لە سلێمانیت حەوت ساڵە حەوت ساڵە حەوت بۆ 8 ساڵە بەڵام 4 ساڵ دەبێت موزیکی سەر شەقامەژن موزیکی سەرشەقام لە سلێمانی چۆن تا چەندێک خەڵک پێشوازی لێکات پێشوازی چاک لەکەن بەڕاستی من چوومە هەولێر چوون بۆ دەهۆ یعنی لەوێ نەماومەوە بەس لێرە ماومەوە هۆکار چی بوو؟ خەڵکەکە هاندەرمانن بەڕاستی یعنی خەڵکی سلێمانی هاندەرمانن یعنی چزانم پشتمان دەگرن بەڕاستی پشت دەگرن باشە ئەوەی کە هەیە بۆ نمونە خەڵک چی پێڵێت کاتێکە و سرودە نیشتیمانیانە ژەنی لێرەیە دەستخۆشیمان زۆر لێ دەکەن وەڵام من لەسەر پەیزی خۆم لەسەر تیکتۆکەکەم بڵاویان دەکەمەوە یعنی لەوانەیە 1000 کومنتم وات بێ بەس کومنتی جوان تۆ بەس کەمان چەشە ژەنی وایە؟ بەڵێ ئەوەی دیکەیک بە کاروشیە کاروکی لێ بەڵێ کاروکی و قاحوە جاسە پێمان خۆشی جۆمان لە سرودێکی نیشتیمانی جوان بێت بەسەرچاوە ئێستا ڕقیبتان پێشکەش دەکەم ئەی ڕەقیبی یار کورد بووین ئەوم پێشکەش کردن دەڵێ جا پێمان خۆشەوە هەردووشیمان جوێ لێ بێت بەسەرچاو فەرموو